ئێستش مامۆستا مەزعود بەڕێزیان فەرموون بە پێشکەشکردنی ناونیشانی بابەتەکان. بەناوی خوای گەورە و میهرەبان زۆر پێ خۆشحاڵین کە دێین لەگەر ئێوە دادەنیشین ناوە ئەڵێم بە کورتی دوو هۆکار زۆر ئەساس بوون کە ئەو ڕێ دوورە ببڕین بین لێرە لەگەر جەنابتان دانیشین. یەکێن لە مێژە تێبینی دەکەم ئەو ڕێکخراوانەی کە لە کوردستان یان ئەو ئیدارەی کە ئیشوکارێک بەڕێوە دەبن هەستم کرد ئەو ئیدارە و ئەو ڕێکخراوەی ئەو برادرانەی بەڕاستی زۆر دڵسۆزن لە بۆ کارەکانیان. مەرجێکی زۆر گەورەیە. حەزەکەم لە خەمی منتیقەدان زۆر ڕەنگە هەندێک ئێوە ئاگادار بن هەندێکی ئاگادار نەبن. من هەر یەکێک هەرچی دینە هەرچی مەزهەبە چی هەیە کە دەبینم لە بۆ کارەکەی خۆی زۆر دڵسۆزە دەزانم ئەوە مستەقبەلی هەیە و دەزانم ئەوانە ئەوەن کە یارمەتیان بدرێتی. بەڕاستی ئەو برادرانە وەلو هەتا ئێستا من هەر زەرەرم لە دەستیان دیتێ و لێ ڕاهاتوومەوەی بەڵام شایانی ئەوەن لێوێڕا ئەمە بین هەر پێویستیاک هەر داوەتنامەک هەبی بەهانایانوە بین. دوو ناوچەکە خۆی لە قەدیمەوە شارە زوور ڕاستی ناسنامەی هەموو کوردستان بوو. ناوی شارە زوور لە کوردستان بەهێزتر بوو بۆ ئاگاداریتان. ڕاستە لە ڕووی ئیداری هەندێک پێشتری ئەو قسە هەیە بەڵام کە باسی ناسنامە بکرابایە شارە زوور. تەنانەت یاقوت حەمەوی دەرێ ئەم لە بەغدا بەڕێکەوتم ناوبانجی شارە زوورم بیستبوو کە عولەما و دەبای گەورەی لێیە دەرێ هاتێ لە بەغدا دەرچووم تووشی عەرەبەکی بووم گوت لی پرسیم گوتیەوە دەچێت چێ جەناب ئەتوو و گوت قافلەک بووی گوتم دەچمە لای شارە زوور گوت گوت شارە زووری کوردان گوتی الأكراد أشد كفرا ونفاقا قلت يا قلت كاكا راوست أي براي عرب أو آية هانية الأعراب أشد كفرا قلت نعم بابتي أجل لي ديبيني قلت يا عربك شو قلت بالفعل هرهاتم لا بغداد تيبرم توشي دزان دزري لي قلت باش بو بسلامتي لا يختار بس قلت رويشتين لوي گەیشتینە منطقەی شارە زوور گوتی تووشی عولەما و حوکەما و دەبە ئەجا حوکەما یعنی ئەو کاتی یعنی فەیلسوفی گەورە حەچیم ئەو کاتی هەم بە دکتۆریان دەگو هەم بە فەیلسوفیشیان دەگو لەوێ گوتی بینی ڕێکخراوە ئیشاءالله ئەو دەورە دەبینی گوتی ئەسڵەن سوڵتان بێ پرسیواندان دەبابی یەک لەو ئەوانەی کە شێخ الئیسلام ئەو کاتی کە کەسی یەکەمی لە دانانی خەلیفە نامەکی لە بۆ شارە زووریش دەناردن ئەنجومەنێکیان هەبوو لەسەر ئاستی ئەوە والی هەردەبابی زۆر پرسی پێ بکرێ جەمن ئینشاءالله ئەو ڕێکخراوە ئەو دەورە گەورەی لە ئێستاوە بەو ئامانجە گەورە دەبی بێتە پێشەوە. ئەوەندە ئاگای چەند دەقەیە لەبەرەوەی باسیوان بۆ هەقوێ لێم نەخوا ئەگەریش خواردی قەیتناکە. بەڕاستی دەوری ڕێکخراو لەو سەردەمەدا دەورێکی زۆر گەورەیە لە هەموو جیهان. ئەمنات بە سەریعی باسی دوو نمونەتان لە بۆ دەکەم. ڕێکخراوی تەزامن لە پۆڵەندا کە لێغ ڤاڵەنسا سەرپەرشتی دەکرد دەزانی یەکەم حرەکە کە ئاخیری تەواوی دنیای گۆڕی لە قۆناغی دوو جەمسەری هاتە سەر یەک جەمسەری و شیوعیەت بە تەواوەتی ئینهیاری کرد لەوێ دەستی پێ کرد. پرسەکەش دوورە ئەوانەی کە تۆزێک تەمەنیان هەیە بە بیریان دێ کە ڕێکخراوە بوو تەنان ڕێکخراوی ئەوانەی کاریان دەکرد لە بەلەمەکانی بەحرەی لەوێن دەرێ دەستی پێکرد و بووە حرەکەیەکی گەورە و گۆڕانکاریەکی گەورەی لە تاریخدا لە بەسەر جیهان داهینە. ئی دووەمەم لە هەولێرێ نمونەکتان لەوە باز دەکەم. زۆر جار دەپرسن دەرێن ئەرێ لەبەرچی لە ناو هەولێر حیزبی دەسەڵات دەنجی زۆر کەمە بەڵام لە هەولێر دەردەچی دەنجی زۆرە. ئەمە زۆر بە وردی تێبینمان کە دەبینین لەو شوێنانەی کە ڕێکخراوی مەدەنی لێیە میلەتێکی وشیاری لێ دروستەبی بەهەوەندە دروست بەڵام لە شوێنەکان کە میلەتەکە وشیار نییە دەنگ زۆر دێت یعنی دەنگێکی مێگەلی دێ ڕاستیەکە یعنی با بڵێن ئەو قسە مەبەستم مێگەل بە قسە و ڕوانگەی دۆرکایی یان لۆبۆن یان ئیمامی عەلی کە قسەچیانێ قەتیعی پێدرێن ئەو یەکیانێ لەبەر هەیە ڕێکخراوەکان بەڕاستی دەوری زۆر گرنگیانە خاستن ئەو ڕێکخراوە کە
باس لە سنتەری مرۆڤبوون دەکە. ئەمە لە کوردستان وەکو هیچ شوێنەی دنیای نیە. یەکجار زۆر پێویستمان بە دروستکردنی مرۆڤ هەیە کە 30 ساڵە 40 ساڵە زیاتر چ برین کار دەکرێت چ برین ئیش ناکرێ لە هەردووچی هەیە کە مرۆڤ دەڕوخێ. ئێمە هەموو ئێستا هەست بە شخصیەتی کوردی دەکەین چەند لاوازە. شخصیەتی کوردی پێشان ئەگەر بەراورد بکەین لەگەی ئێستا یەکجار زۆر لاواز بووە، زۆر بە یعنی بە وەکوبری بەهێزێکی کەم تێک دەڕوخێ، بە قەیرانێکی کە زۆر بەسیتە دێتە پێشی مقاومەی نییە. تەمەشاکەن جاروەیە یان ئەگە دەنگەکان تەمەشاکەن یان ئەگە جۆری دەسەڵات تەمەشاکەن یان ئەگە معارەزەت تەمەشاکەن هەموو لە بۆتان بە دەردەکەوی کە کەسایەتی کورد ئێستا زۆر لاوازە. هەر لەبەر ئەوەش لە سەدەی 21 زۆر بەدەگمەن دەبینین ئەو کۆمەڵگەیە بەو لاوازی شخصیەتەی ئینتاجی قیادای پێدەکرێت. یەک قیادەمان نیە ناوبانجی هەبی ئینتاجی سەدەی 21 بی، یان ئەگە هەژبی نمونونەکە گەلە لاوازە. تەمەشای ئەو قیادانەی ئێستا پێگەیان ڕئیس حیزبن گەلە لاوازن. هەر لە ژێر سایەی ئەو لاوازی دەبینی معارەزە با بڵێن حیزبی معارەزە لە 550,000 گەیشتە میلیۆنێک و نازانم چەندی. ئەوانە هەموو نمونەن کە لاوازن. لەلایەکی تریش تەمەنە مەجالەکە کەمە دەنا ئەو بابەتە زۆر قوڵە، زۆر پێویستی بە تەوزیحی زیاتر هەیە. لەلایەش کەش حکومەتی هەرێم بەڕاستی هەتا ئێستا نەک هەر تعریفە قانونیەکەی وەرنەگرتیە. تعریفی قانونی بەسیتی حکومەت ئەوەیە لا سڵتە فەوقە سڵتەتیها. بەڵام لە کوردستان حکومەتی هەرێمی کوردستان نەک هەر هیچ دەستگایەک نییە سەروی، زۆربەی دەستگایەکان لە سەروی حکومەتن. دەستگای عائیلە لە سەروە، دەستگای حیزب، دەستگای کۆمپانیا هەیە، بین لای هەولێری مەلای ئێرەش ڕەنگە زۆر خەڵاتر بێت. عەشیرەت جاروەیە لە سەروی حکومەتە. ئەجە سەرڕای ئەوەش هەتا ئێستا ئەرکەکانی سەرشانی خۆی نازانی. ئەوە دزانی ئەرچی سەرشانی حکومەتی هەرێم تەنها ئیدارەیە. نازانی لە سەدەی 21 لە عامی عالەم ئەرچی زۆر ئاڵۆسترا. یەک لەو ئەرکانەی ئەمە کە عیلاقی بە بابەتەکەمان هەیە پارێزگاری لە شەخسیەتی تاک لە مرۆڤ، لە دروستکردنی، لە داڕشتنی. بێجگە لەوەی ئەرکەشەیەکە ئەسڵەن نازانی ئەو ئەرکەی هەیە. کوردستان لە قۆناغەکی ڕزگاری نیشتیمانیدایە. دەبی لە کارنامەکانی لە زۆربەی ئیش و کار و چالاکیەکانی حکومەتی هێران بەڕاستی دەبی ڕەچاوی ئەوەی بکە کە ئەو ئەرچی سەرشانی هەر ئیدارە نییە، وەلەو ئیدارەکەشی زعیفە زۆر لە ئێستا لە جیهاندا هەموو حکومەتەکان ئیش لەسەوەی دەکەن کە کۆمەڵک سایت هەیە مەنعی دەکەن، کۆمەڵک ئیش هەیە یان بەرنامە هەیە مەنعی دەکەن، هەندێکی براو پێدەدەن. چونکە ئێستا لە هەموو دنیا یعنی وەکو جاران نییە تاک مرۆڤ تەنها تەفاعل لەگە دەوروبەرەکەی دەکە. ڕاستەوخۆ تەفاعل لەگە هەموو جیهان دەکە. ئێستا لەبەر چی ئەمە گوتمان مامۆستای ئاینی یان هەر ئەوانەی کە ئەهلی ئیسلاحن یان و تاربێژن دەبی زۆری ئاگا لێبی. لێرە ئێستا ماوە قسە چی دەکەین؟ یەکسەر ئەو قسەی مە گەیشتە واشنگتن لەولایەش گەیشتە تۆکیۆ. نابی مامۆستای ئاینی وەکو پێشووتر. تەمان ئەو قسە لە بۆ ڕێکخراوی ئێرەشە بە تایبەتی کە هەست بە مەسئولیەتێک دەکات لەوەی. دەبی ئاگای لێبی ئەو قسەی کە پێش 50 ساڵ لەوە پێش دەتکرد ڕەنگە ئەوەندە مەسئولیەتەی لەسەر شانی نەبووبی. چ دەرەی چناری لە بۆ منتیقەکەی بوو. دەتوانی غەڵەت بی بە کەمتر شوێن لە هەفتەی داهاتوو ڕاستی بکەیەوە. بەس ئێستا تو ڕاستەوخۆ قسەت دەڕوا لە بۆ هەموو جیهان. دەبی زۆر یان جاروی ئەمە هەندە قسە هەیە دێ لە هەندە منتیقەی بەڕاستی تەمەشای دەکەین دەرین ئەو پیاوە دەبی چ بەشەرێک دەبی حەیوان بی دەبی ئاگاتەن لێبی وای لێنەی لە هەندە شوێنان تەمەشای قسە و گفتوگۆ یان مامۆستای ئاینی ما یان مەسئول ڕێکخراو یان سیاسیە چێمە بکەن کە دەچتەوێ بەو شێوازەی تەمەشای بکە. کەواتە ئەمە دەبی ئاگامان لە شتێکی بی. ئەوە لەلایەش کەس ئاگامان لەوەی بی ئەو تاکە ئەو مرۆڤەی کە ئێمە وتاری دەدەینی ئێستا کوڕی تو نمایە. تو ناتوانانی ئێستا بەتەنها برێ ئەوە ڕۆڵەی منە. ئێستا ڕۆڵەی هەموو عالەمە. ئەنواع و ئەشکار فەلسەفات ڕوبەڕووی دەبتەوە. ئەنواع و ئەشکار تەیارات، هەندێکی تێکدەرە، ڕوخێنەرە، هەندێکی بیناکەرە. ئەگەر مەجال هەبی لە ڕووی تەکنیکی ڕێ لە
تێک دەرەکان بگرێەوە باشە، بەڵام ئەوە نییە ڕاستیەکەی. ئەتو ئێستا سەیتەرەی دادنەیەوە لە سەعاردی ڕێگری دەکەی و قەرەباڵێش زۆر دەزەکەی، نازانی ئەوە دنیا گۆڕایە بابە ئێستا بە ئاسمانێ دادی، لە ئەتمۆسفیر ڕادێتن، لە مەدار جیۆسی هەرچی نەزانی مەدار جیۆسی چی لێ و چ دەکا زۆر وەکو برێی دەتوانانی برین ئێستا نەهاتە دنیای نوێ بێدا دێتن و دێتە ناوت و کەواتە تو دەبی فکری لە ڕووی فکری بەڕاستی ڕێکخراوەکان نابی برێن ئێمە ئەرچ سەرشانمان هەر ڕێکخراوەکی نا لە کوردستان ئەو ئەرکە فکریەشتان لە سەرشانیە وا بکەی لێ نەگەڕێی هیچ جۆرە ئەفکارێک، هیچ جۆرە فەلسەفەیەک، هیچ جۆرە هەڵسوکەوت و نەریت و کەلتورێک بێ تاکت لێ بڕوخێنی. خەتەرترین شت ئەوێ ڕوخاندنی تاک، چکە تو دوایە بەرگری نیشتیمانی شت پێ ناکرێت، هەروەکو ئێستا ناکرێ، یعنی ڕاستیەکەی بێ. دەبی بەرنامەیەکی وای هەبی، چ حکومەتە چ مامۆستای ئاینیا کە ڕێکخراوی ئادا ئێستا لە بەرامبەرمانن، دەبی ئەو زانیاریەی هەبی معادلەی تاک دروستکردن، معادلەی مرۆڤ دروستکردن لەو سەردەمەی لە سەدەی 21 بە چ دروستە بێ؟ چۆنە یعنی دروستکردن؟ هەیە دەرێ کاکە تەبیعات دەرمانی نییە، ئەو قسە لە سەرانسەری کوردستان هەیە، ئەو قسە ڕاست نییە. ئەو قسە ئەگە لە بۆ سەردەمە چیشبی ئەوە وا بووە، یان سەردەمە گۆترایە بە پێچەوانەی ئەوەی گۆترایە تاریخ ئەبتاڵ درستی دەکات، بە تایبەتی کارلیل صاحبی ئەو نەزەریە، ئەو سەردەمەک ئەو قسانە هەموو ڕاستە. سەردەمە گوتیان تەبیعات دەرمانی نییە، ڕەنگە لە بۆ ئەوچی ڕاستە، بەڵام نا، تەبیعات دەرمانی هەیە دەگۆڕدرێ، بە تایبەتی لەو معادلەی کە ئێستا باسیەکەم. ئەمە ئەوە بڕک فەلسەفی ئەو بابەتە، ینی ئەم پێم خۆشە بریا ئێستا نازم ئاگایان لەوەیە ئەو مامۆستایانەش کە لێرە قسە دەکەن بنووسرا بوایەوە، چکە زۆربەی قسەکان پێشنیار و نەخشە ڕێگایە لە بۆ یان تەزدیل کرایە باشترە لە بۆ ئیش و کاری ئەو ڕێکخراوەی ئەمە ساڕشکە یان دوو ساڵی کە ئەگە هاتینەوە ئەگەم ماین بەڕاستی لەو ئیشانە دەپێچینەوە و دەبی قبولیش بکەین کە ئێمە و ئەو خەڵکەی خۆمان چاودێر بن بەسەرتاندا. معادلەی دروستکردنی مرۆڤ لەو سەردەمەی بە ئیشێکی فەلسەفی دوور و درێژە، پوڵە ئاڵۆزە، بەڵام سادەی دەکەینەوە بە خۆی ناو ناخی مرۆڤ پێکاتێ لە نزیکەی 5 دەستگای زۆر ئالۆز، زۆر، یەکیان عەقڵە، یەکیان نەفسە، ئەیتریان ڕوحە، ئەیتکەیان فترەیە، ئەیتکەشیان ئەی پێی دەگوترێت جەسەد عامەکەیە، زۆر ئالۆزە. لەبەرچی ئینسان لێرەدا ئیختیار و ئیجباری مشکلێکی دوور و درێژی قەدیمە، هەر یەکەشتە چی گوتیە، بەس ڕاستیەکەی چۆنە ئیختیار و ئیجباری؟ هەموو گەردون ئیجباریە، یان لەژێر سایە یەک قانون دەڕۆ، ئەش پێی دەگوترێت قوانینی طەبیعی، بەس بەشەر لەژێر سایە یەک قانون ناڕوە. ئەو قوانینی طەبیعی کە ڕۆژ و مانگ و ئەستێرەی پێدەڕوا و ئیش پێ دەکرێت، عین لەسەر ئەوەی ئینسانیش بەشەکە لێی، بەڵام بەشەکەی تری عەقڵە، بەشەکەی تری نەفسە، یعنی تعەدودەک لە قوانین هەیە، لەبەر هەندێک لامەرکەزیە بەشەر، لەبەر هەندێک نابتە ئیجبار دەبتە مخەیەر، کاتە بەشەر تاکە کائینە لەو گەردونەی مخەیەرە. لێرەدا مەجالی ئەمە دەرێن گۆڕینی تەبیعات مەجالی هەیە، گۆڕێکخراوەکان بەشەکی ئەساسی چن. ئەمە لەو 5 شتێکی کە باسمان کرد، باسی بە تایبەتی عەقڵ و نەفس. ئاگادار بن ڕوح هیچ دەورەکی نییە لە تەبیعاتی بەشەری. ڕوح بەس ئەوەندەیە عیلاقەی بۆی هەیە وەکو کارەبا دێتە ناو جسمی ئینسان، ئەو زۆر دوور و قوڵ و مەوزوعەتی ئەوەیە، هیچ سوالێکی لەسەر نەکرێ باشە، دێ هەموو ئیشەکان و دەستگایەکان بە ئیش دەکەوی، ئیتر ئەو هیچ ئیشی نامینێ، هیچ ئیشەکی نامینێ، هەتا ئەو ڕۆژی دەردەچی. طبعا کەلیمەی هاتنە ژوورەوە و دەرچوونیش غەڵەتە لە بۆ ڕوح کە قسەی لێ دەکەین، بەس عیباراتمان نییە، کەلیماتمان نییە، دەبی بە غەڵەتی قسەکان لەسەر باسکەین. ئەوەی دەوری لە تەبیعاتی بەشەریە عەقڵ و نەفسە، ئەو دوێە. ڕوح هەیە فلان کەس دەرێ پیاوەکی ڕوحانیە، ڕوح گەورەیە، ئەنواعکە ئەو کەلیماتی غەڵەتی بەشەریە، دەبی ئەوەی لێگەڕین. پەروەردەی ئینسان کە ئەو ڕێکخراوە یەک ئیشە ئەساسیەکانی ئەوە بی، دەبی حەولدا سیراعی، چکە لە ناو جسمی ئینسان سیراعەک هەیە لە بەینی عەقڵ و نەفس. معادلە ئەساسیەکە ئالۆزەکە ئینسان ئەوەیە، یعنی وە سڕی وەکو بری مرۆڤە. ئەگەر لەو سیراعی نەفس
زاڵ بوو بەسە عەقڵ ئەو پیاوەکی سەلبی و خراپ و ئەوەی لێ دەردەچی دوور و درێژە ئەو مەوزوعە ئەوجا چییە تەبیعاتی چییە دنیایەکە ئەگەر عەقڵ زاڵ بوو بەسەر نەفس ئەوە پیاوەکی ئیجابی خزمەتگوزار چاکساز تەبیعات باش لێی دەردەچی ئەوەش دنیایەکە کاتە دوو دنیای زۆر لێکجیایە لێرە چۆن دەبی یعنی ئەگەر پیاوەکی سەلبیت دیت یخۆ ڕەنگە زۆر لێرە قانونی دانیشتنە دەڵێن زیندانی چارەسەر تا ڕاددەک وەیە بەڵام چارەسەری ئەساسی نییە ئەوە چارەسەری ئەساسی ئەوەیە لەو ڕێکخراوانە بەڕاستی ئیشیان لە بۆ دابدرێ پەروەردە بکرێن مامۆستای ئاینی دەوری هەبی بزانین ئەو عامیلە ببینینەوە ئەو عامیلە لەنا ئەو چوار مەدرسەیە هەیە مارکسیێتە سۆسیال دیموکراتە لیبرال دیموکراسە مەدرسەی ئاینە ئەو چارە بزانی کامیان ئەوەندە بە قووەت و دەستە ناخ ئەگەر لیبرال دیموکراسی بوو لیبرال دیموکراسی هەڵبژێن با حۆریەتە چی بدەیت لەوەی ئەگەر زانیتان شوعیەتە شوعیەتە ئەگەر زانیتان سۆسیالیزە کامە چیانتان بینی بە قووەتە دەستە ناو ناخی مرۆڤ چاودێریەکی لێوێ دروست دەکا کاریگەری عەقڵ دەکا ستۆپێک بە نەفس دەکا معنایە ئەو دەتوانی ئەو ئینسانە دروست بکە وەری جێڕی لەو دنیای خراپە بینتە ئەو دنیای چاکە ڕەنگە بە زیندانی نەبی مەبەستم ئەوەیە بەڕاستی ئەو بابەتە گرنگە ئەو ڕێکخراوە ببتە پێشنگ و لە خۆشتان دەوەشێتەوە کە بێن ئەو جۆرە بەرنامەیە پەروەردەکەن وە پێویستیشتان بە کەسانی زانا دەبی کەسانی مامۆستای ئاینی دەبی فەرق مەکەن لە بینی مامۆستای ئاینی قەشا ئاینە یەک ئاینە هیچ کێشەنی ئەگەتەن لێبی یعنی پێشی ئەوەی هەر ئیشێکی بکەن یەکسەر یەکەم جار دەبی پێکەوە ژیان بڵاو بکەنەوە یعنی یەک حساسیەتی بەرامبەری ئەوەی نەبی ئەمە مامۆستا دانیشتیە قەشەچیش لەوێ یەهودیەک لەوێ مەسیح بێدینەچیش هیچ مشکلە نیە ئەو شتانە چکە ئەو قسە وەلەو لە بابەتەکەمان نییە بەس ڕاستی ئەوەی کە سەرپێی لە دین گەیشتێت جودایە بەڵام ئەوەی کە قوڵ لە ئاین گەیشتە ئاین زۆر کێشەی لەگەر ئەوەی نییە داخۆ ئەوە مەسیحیە ئەوە یەهودیە ئەسڵەن حڕیەتی دایتێ ئەوە شیعەیە ئەوە سوننەیە هەرچیە بەس یەک ئیشی بە هیچ نەوعێک قبول نییە ئەویش زوڵمە بە هیچ نەوعێک ئەوەی قبول نییە ئەوکە هەموو قبولە بڕێک بەداخەوە لە کوردستان ئەگەر جێ لە قسە ڕاگرین جاروێ دەبینی مامۆستایە لەگەر مامۆستای باشیش گەلە زۆرە بەس دەبینی مەسیحی قبول نییە سنەی قبول نییە شیعی قبول نییە سەلەفی نازانم چی ئەوانەی قبول نییە یەهودی قبول نییە بەڵام چی قبولە زوڵمەکەی قبولە تەماشا چۆن عەکس بوویتەوە لەو ئیشێ ئەو ئیشانە بەڕاستی هەموو ئیشی ئەو ڕێکخراوەیە بتوانی ئەو مەفاهیمانە بە جوانی بگەینی تاک لە شارەزورمان لە بۆ بکاتە شارەزورێکی کە کاتێک کە یاقوت حەمەوی هات بووە مەرکەز ئینشاڵڵا شارەزور دەبتا جێی ئەو مسەقەفین و قەرار بەدەستانەی کە نەتواندرێ حکومەتی هەرێمیش دروست بکرێ بێ ئەوان و من داوا لەو خەڵکی ئێرە دەکەم بریا من لێرە بوومایە کە بوومایە ئەندامێک لەو ڕێکخراوەی وەبی نەدەسەڵات نەحیزب بێ هەرچی بێ و لایەکمان دابڕی و ئەتا ماوەکی بیبا و لە بۆ مەسلحەتی خۆی و دوایەکە دەبینی لەو لای تەلاق درایە فەقیری هاوڵاتی لەو گۆڕەی مایتەوە نا لێرە بەولاوە ئەو ڕێکخراوەی بکەنە سەنتەر قەرارتان لەسا هەڵبژاردن لەسەر اختیاری هەر حیزبێک لەسەر اختیاری هەر حکومەتێک لێرە بی چەند ئیشێکی ئاسانە کەس ناتوانانی پەرتوپڵاوتان بکە ئەو کاتی قورساییەکی وای لێدێ ئەو شارە زوریەی کە کاتی خۆی ئەو ناوبانگە گەورەی هەبوو لە هەموو ڕۆکان ئینشاڵڵا ئەو ناوبانگەی دێتەوە وەسەلام عەلەیکوم وەڕەحمەت الله وبەرەکاتوه دەست خۆش بە مامۆستایگە سەرکەوتوو مامۆستای بەڕێستان ئەگەر توان لە ماوەی چارێکێکە باسی ناوەڕۆکی بابەتەکەتان بکەن سوپاسدانەکەین بەناوی خۆی گەورەی میهرەبان سەرەتا پیرۆزبای لە ڕێکخراوی ئادا ئەکەم کە ئەم کارە پیرۆز و کارە گەوریان ئەنجام داوە ئابەتە جێگای دەستخۆشیە دەستپێکی کاریان بە پێگەیەکی معریفی دەست پێ یەکەمکەوە بەڕێستان بانکراون بۆی و پانێڵێکیان ڕێخستووە ئەمەش جێگای دەستخۆشی و جێگای ئومێدیشە ئەگەر ڕێکخراوێک بیرکردنەوە و ئاراستە و تەسەوری قەنەعاتی کارکردنی بەو شێوازە بێ بە
هەنگاوێکی معریفی دەست پێ بکە بە شێوازە لە شێوازەکانی تر کە ڕاهاتوون لەسەری لەکردنەوەی ڕێکخراوێکە لە دەستپێکردنی کاری ڕێکخراوێکە جیاواز هەنگاو هەڵگرێت جێگای ئومێدە جێگای دەستخۆشیە پیرۆزبایان لە یەکەم ئومێدم وایە دیسانەوە شارە زوور سنتەری بیرکردنەوەیکی قوڵی تێگەیشتن بێ لە بوارە معریفەکانە و ئەو بارانێکەوە جەنابی مامۆستاش باسی لێوە کرد. بابەتەکەی من بریتە لە ڕۆڵی ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی لە هۆشیارکردنەوەی کۆمەلگایە. ڕۆڵی ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی کاتێک کە باس لە ڕێکخراوەکەین ڕێکخراو ئەبێ بزانین ئاراستەی کاری ڕێکخراوەی بۆ کێیە و لەسەر چه ئاستێک ئیشەکە و جۆری ئیشەکانیان چیە و لە خاڵی کۆتایە چه ئامانجێک ئەبێتە هۆکار یان فەلسفەی بیرکردنەوەی دروستکردنی ڕێکخراو ناو کۆمەلگایە. ئاراستەی کاری ڕێکخراوەیی ئەتوانین بڵێن بە سێ ئاراستەیە. یەکیشیان ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی توانای گرێدانی تاکەکانی کۆمەلگایان هەیە بە یەکەوە، ئەتوانن ئیش لەسەر تاکانی کۆمەلگا بکەن بیان بەستنەوە بە یەکەوە بە جیاوازی ئاراستەی سیاسی، جیاوازی بیرکردنەوەی سیاسی، جیاوازی تێگەیشتن، جیاوازی مەودای بیرکردنەوەش. واتە کایی ڕێکخراوی کۆمەلگای مەدەنی کار لەسەر کۆمەلگا بە شێوازێکی گشتی ئەکات، پەیوەندیەکی قوڵ لە نێوان ڕێکخراو لەگەڵ تاکەکانی نێو کۆمەلگایە دروست دەکات. ئاراستەی دووهەمی کارکردنی ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی هەر ڕێکخراوێتی کۆمەلگای مەدەنی بریتیە لە شان بەشان کارکردنی ڕێکخراو لەگەڵ ڕێکخراوەکانی ترا. ئەلبەتە زۆر جار لایەنە سیاسیەکان توانای کارکردنیان بە یەکەوە نییە بەوەی کەوا مەسلحەتێکی سیاسی یان دەسەڵاتی ئیداریان شتێک ببێتە باگراوندیان، بەڵام ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی بە ئاراستەی جیاوازەوە، بە بیرکردنەوەی جیاوازەوە، بە قەناعەت و بە مەبدەئی جیاوازەوە، بە شێوازی بیرکردنەوەی جیاوازەوە لە زۆرینەی پرسەکانە پێکەوەن، لە زۆربەی پرسەکانە توانای گرێدانی کاریان هەیە بە یەکەوە، لە زۆربەی بوارەکانی هەنگاونانی کارکردن ناو کۆمەلگایە توانای ئەوان هەیە کە پێکەوە هەنگاو هەڵگرن. بە نمونە بگێڕینەوە باسی لێ بکەین ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی لە هەڵەبجە تۆڕی ڕێکخراوەکان ئێستاکە ڕێکخراوەکان بە یەکەوە کاریتیاکەن بە ئاراستەی سیاسیەوە، بە شێوازی بیرکردنەوە، بە جۆری کاری جیاوازیشەوە لە ناو تۆڕێکا کۆبوونەتەوە، بە ناو تۆڕێکا کارەکان پێکەوە گرێدەن، کارەکان پێکەوە گرێداوە، کەواتە ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی توانای کارکردنیان بە یەکەوە هەیە. ئەم توانای کارکردنەی کە بە یەکەوە هەیەە ئەیان گەێنێ بەو ئاستە بۆ ئاراستەی کەوا بتوانن دەنگیان بگاتە زۆرینەی کۆمەلگا. ئەگەر لایەنێکی سیاسی هەر خیتابێکی هەبێت، جۆرە بیرکردنەوەیکی هەبێت، جۆرە کارکردنیشی هەبێ ئەوەی کە گوێی لێگرێ، ئەو تایپی کە گوێی لێگرێ بریتە لەو تایپی کە لە ئاراستەکەیەوە نزیکە. بەڵام ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی بەو پێی کە توانای کارکردنیان هەیە لەگەڵ یەکتریا ئەتوانن تەجاوزی ئینتیما بکەن، تەجاوزی تەسەور بکەن، ئەتوانن پێکەوە کاڵ کرد. کەواتە ئاراستەی دووهەمی کایی ڕێکخراوەی کۆمەلگای مەدەنی توانای کارکردنیان هەیە لەگەڵ ڕێکخراوەکان تریا بەیەکەوە هەنگاو هەڵگرن. بۆ وێنە لێرە لە شارە زوور چەند ڕێکخراوی کۆمەلگای مەدەنی هەیە پێکەوە ئەتوان دەستبار بن، ئەتوانە هاوکار بن، ئەتوان پێکەوە لەسەر پرۆژەیەک کار بکەن کەوا گرنگی بە کۆمەلگا بە، گرنگی بە هۆشیاری کۆمەلگا بە. ئاراستەی سێهەمی کارکردنی ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی ئەوەی ئەیان بەستێتەوە بەو دەستگا و موەسسانەی کەوا هی دەوڵەتن و دەوڵەتدارین بەڵام لینکی هاوبەشیان هەیە. بۆ وێنە ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی توانای کارکردنیان هەیە لەگەڵ زانایانە، توانای کارکردنیان هەیە لەگەڵ وەزارەتی پەروەردەیە، لە بواری تەندروستیا توانای کارکردنیان هەیە، لە بواری ژینگە توانای کارکردنیان هەیە، لە بواری مافی مرۆڤ توانای کارکردنیان هەیە، لەگەڵ موەسساتی حکومیە، لەگەڵ چاودێری کۆمەڵایەتی توانای کارکردنیان هەیە. کەواتە ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی ئەتوانن کار لەسەر ئەم سێ ئاراستە بکەن. یەکەم پەیوەندی نێوان خۆیان و خەڵک، دووهەم پەیوەندی نێوان ڕێکخراوەکان بە یەکەوە، سێەم پەیوەندی ڕێکخراوەکان بە موەسسە خزمەتگوزارەکانی ناو کۆمەلگاوە. لەم سێ بوارەیە ئەتوان بە یەکەوە کار بکەن و پاشانیش لەسەر سێ ئاست ئەتوانن دیسانەوە کار بکەنەوە، لەسەر سێ ئاست. خاڵی ئاستی یەکەم کە پێویستە کات ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی کاری لەسەر بکەن ئەو جۆرە کەسانن کە قەناعەتیان بە ئەوە هەیە کە ئەندامێکی کارایی ناو ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی بن، واتە دەستبار و هاوکار بن، واتە بێنە پێشەوە پێکەوە لەسەر ئەو پرسانەی کە گرنگن بۆ کۆمەلگا خۆڵی هەلی هەڵمان بەیەکە و لە ناو گۆڕەپانی کایی ڕێکخراوەیە ئەسپی خۆیان تاو بن. ئاستی دووهەم لە تاکانی کۆمەلگا کە ئەتوانێت کای لەسەر بکە ئەوانن کەوا بڕوایان بە کایی ڕێکخراوەی هەیە بەڵام نایانە پێشەوە. ئاستی یەکەم ئەوەن کە قەناعەتیان بە کایی ڕێکخراوە هەیە و دێنە ناو کە مەدەنیەکە هەنگاو هەڵەگرن بە جیاوازی ڕێکخراوەکانەوە.
دووهەمیان بڕوایان بەکایە و کاری ڕێکخراوە هەیە بەڵام بەبێ پرسەکان دێنە پێشەوە لەگەڵ تا بەپێی پرۆژەکان دێنە پێشەوە لەگەڵ تا ڕەنگە هەندێک پرۆژە جۆرێک لە کەست بۆ کۆکاتەوە هەندێک پرۆژە جۆرێکی تر لە کەسایەتی بۆ کۆکاتەوە واتە ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی ئەوەی کە کاری لەسەرەکەن دووهەمیان بریتە لەوانی کە قەنەعەتیان بەکایە و کاری ڕێکخراوی مەدەنی هەیە ئەمانش تقریبا هەندێک جار دابەشە بن بەوەی کەوا تیانە بێ بەس تەنها ڕەخنە بگرێ حەز بکە کاری ڕێکخراوی بچێتە پێشەوە بەڵام ڕەخنەی لە کاری زیاترە جۆرێکیان هەیە ڕەخنە ئەگرێ و کاری شەکا لەگەڵ تا جۆری سێهەمیان هەیە کارەکە لەگەڵ تا بۆ پرسەکان دێتە پێشەوە نە ڕەخنە هێنە بە شێوازێکی تریشە لەگەڵ تا کەواتە ئاستی دووهەمی تاک لەناو کۆمەلگایە کە ڕێکخراوەکان کاری لەسەرەکەن بریتین لەو کەسایەتیانەی کەوا لە کایی مەدەنیە گوێقوڵاخن حەز بە کایی مەدەنی ئەەکەن حەز بە سەرکەوتنەکەن دەستباری شەبن هەندێکات بەڵام نانە ناو کایی ڕێکخراوەکەوە خاڵی سێم کە زۆر گرنگترە لەم دوانە بریتێ لە کۆمەلگا بە شێوازی گشتی کۆمەلگا بە شێوازی گشتی کە دەستباری کایە و کاری ڕێکخراوەی نابێ نایەتە پێشەوە پێشنیاری نییە زۆربەی کات ڕەخنەیشی زیاترە هەتا ئەوەی کەوا دەستخۆشی بکە ئیشی ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی چییە؟ ئیشی ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی ئەوەیەکەوە لەسەر ئەم سێ ئاستە هەرسێکی ئیش بکە ئەبێ ئەندامانی ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی ئەو جۆرە کەسایەتیانە بن توانای بەرگەگرتنی ناو کۆمەلگایان هەبێ بەوەی کەوا ئیغرا نەکرێن وەکوڵێ بۆ کاڵایەک سبەیری مامەڵیان پێوە نەکرێ کارکتەری ڕێکخراوەی ئەو کارکتەرە بن کە ڕوئیایەکی دووریان هەبێ بۆ کۆمەلگا نەک مەسلحەتێکی شەخسی دوورمەوەدا بیرکەنەوە ئیش لەسەر گۆڕانکاری ناو کۆمەلگا بکەن بە شێوازی بکردنەوەی ئەوەی کەوا کۆمەلگا پێویستی بە کاراکتەرانێک هەیە کە بەرژەوەندی مادی نان بەچێتەوە بەڵکو بەرژەوەندیی کۆمەلگا بیامەسێتەوە خاڵی دووەم کە زۆر گرنگە کە ئەوکو ئاسی کە کاری لەسەر بکەین ئەوەی ئەو بەڕێزانەی کەوا حەزیان بەکایی مەدەنی هەیە بەڵام نانە پێشەوە ئێمە بتوانین مداراتیان لەگەڵا بکەین ببین بە بەشێک لە هەڵمەتی هۆشیاری لەگەڵیانە لەو کاتانێکەوە پێویستن هیچ نەبێت گوێبیستمان بن ئەوەی کە سێم زۆر گرنگە کە وتمان کۆمەلگا بە شێوازێتی گشتیە ئەمەیە کە ئەبێت ڕێگا بدۆزینەوە بۆ دروستکردنی لینک لەگەڵیانە ڕێگا بدۆزینەوە بۆ دروستکردنی جۆری کەسایەتی لە ناویانە ڕێگا بدۆزینەوە بۆی کە پایامەکانمان پێیان بگا چۆن پایامەکانی ئێمە بگا بەو زۆرینەیە کەوا کۆمەلگای پێهێناوە و ڕێکخراوەکان ئەبێت دەنگیان پێ بگا ئەوەیە کە ڕێکخراوەکان لەسەر سێ شێوازی کار هەنگاو هەڵگرن لەسەر سێ شێوازی کار ئیش بکەن شێوازێکی کاریان کە ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی لەسەر وەستاوە بریتە لە چاودێری خزمەتگوزاری هۆشیاری لەسەر ئەم سێ جۆرەی کار ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی بە جیاوازی ڕێکخراوەکان و هەنگاوی لەسەرگرن چاودێری زۆر گرنگە ئەمڕۆ کۆمەلگا بە چه ئاراستەیەکە ڕوا چی پێویستە ئەوەی کە جەنابی مامۆستا باسی لێوە کرد بیرکردنەوە و تەسەوور و دیدگای جەنابی مامۆستا بۆ شێوازیکاکردن ئەوەیە کە چاودێری کۆمەلگا بکەی بزانیت چه ئاراستەیەک پێویستی لە ئێستایەک تۆ کاری لەسەر بکەی چ تێڕوانینێک گرنگە کە ئەمڕۆ برێوی پێبەی چۆن بتوانانی کار لەسەر ڕوئیای تاکرد ناو کۆمەلگا کە هەنگاوی لەسەڵگیری بۆیە ئەو ڕێکخراوانێک کە چاودێری کۆمەلگاکەن چاودێری تاکەکەن چاودێری لایەنە سیاسەکانە دەکەن چاودێری ئەدای حکومەت دەکەن گرنگە لە ناو کۆمەلگا ڕۆڵ و پێگە و جێگە و دەنگ و ڕنگ و سەدایان بۆ دروست کرێ و گرنگیان پێ بدرێ و خەڵکیش بەرچاوڕۆشن بێ لە کارەکانیان کە بزانن ئامانجیان خزمەتکردنە ئامانجیان ئەوەیە کە کۆمەلگایەک پێ بهێن ئێمە گرفتمان لێرات بۆ دروستە بێ زۆر جار بەڕێزێکمان هەیە لە ناو کایی مەدەنیە لە ناو کایی سیاسی کاتێک کە دێتە پێشەوە ئەبێ بە نوخبەیەک ئەبێ بە دەنجێک ئەبێ بە ڕقەمێک دواتر کە ئەگاتە پێگە و پلە و پۆستێک ئەمەی ڕابردووی خۆی لەبیرەکات ناتوانێت لە بەردەم ئەو ئیغراءاتنی کەوا ڕوبەڕووی تاکە بێتە لە ناو جاری وای ناو پەرلەمانە کە کڕین و فرۆشتن بە دەنگەوە کرێ کڕین و فرۆشتن بە جۆری کەسایەتیەوە کرێ کڕین و فرۆشتن جاری وایە بە دەستبەستکردنەوە کە کرێت ڕەنگە لای هەمومان ڕوون بێ کە زۆر جار باس لەو معادلانەیە کرێت لە ناو پەرلەمانتارانە لە ئاسی عێراق بێت لە هەرێمی کوردستانە بێ جاری وای باس لەوە ئەکرێ کە ڕێکخراوەکە ئەوەندەی کە پەرلەمانتارن ئاراستەکان ئەگۆڕدرێ کاتێک کە مادەتی دەبەردەبیانەوە کەم تا زۆر ڕەنگە لە زۆربەی شوێنەکانیشان بێتە پێشەوە بۆیە گرنگە ڕێکخراوە ئەو ڕێکخراوانەی کە لە بواری چاودێریە کارەکەن خۆیان بدۆزنەوە و خەڵکیش بیان ناسێ
بتوانن ڕێگایەک بدۆزنەوە بۆ ئەوەی دەنگیا بگاتە زۆرینەی کۆمەلگا چونکە زۆرینەی کۆمەلگان پرسەکانێک لایەکەنەوە زۆرینەی کۆمەلگان بڕیار لەسەر ئەوە دەن کە چێ دەمڕاست و سەرڕاستیان بێ زۆرینەی کۆمەلگان قسە لەسەر ئەوەکەن کەوا چێ ئایدیایکی بەهێزی هەیە چێ ئایندەیەکی ڕوون بۆ کۆمەلگا دیاریەکان جۆری دووهەمیان یان شێوازی کاری دووهەمیان کە گرنگە ڕێکخراوەکان کاری لەسەر بکەن دوای چاودێری خزمەتگوزاریە ئێمە ئەمڕۆ پرسێکمان هەیە جاری وا پرسی مەدەنیە پرسی کۆمەلگایەکە ئەم پرسە پەیوەندی بە ژیان و قوت و حیاتی خەڵکەوەیە ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنیەتوان بەشێک بن لەم پرسەیە هەرسا بۆ وێنە ئەوەی کە لە چەمچەماڵ ڕوویدا تۆڕی ڕێکخراوەکان بۆ نمونە ئێستا لە هەڵەبجەیە ڕێکخراوەکانی تریتر لە شارەکانی ترا پێکەوە دەستبارن بۆ بەدەمەچوونی گرفتەکانی تاکلان کۆمەلگایە ئەگەر ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی لە ئێستایە نەتوان بەدەم گرفتی خەڵکەوە بن لە ئێستایە نەتوان بەدەم کار و کرداریانەوە بن لە ئێستاوە نتوانن هەموو غەمی سەرشانیان سوکەن ئەگەر لە ئێستایە نتوانن دەستبار و هاوکاریان برن بۆ سوکردنی قورسایی سەرژیانیان بەڕاستی سبەینێش ناتوان گویان لێ بگیرێت سبەینێش ناتوانن ڕێکخراوەکان ئەو دەنگت لێرە بن کە لە بەرامبەر دەسەڵاتە بوەستنەوە بڵن بۆ حەقی خۆیان پێنادن لە کاتێکا کە پێویستە حەقی خۆیان پێ بدرێ بۆ ڕێکخراوەکان ئێستا دێن جێگای حکومت دەسەڵاتەکردنەوە ئەبێ ئەو ڕێکخراوان ناو کۆمەلگای مەدەنی کە لە بواری خزمەتگوزاریای شەکەن ئەسپی خۆیان لەم بوارەشە تاو بدەن و بەشێکی گرنگ بن لە چارەسەرکردنی گرفتەکانی کۆمەلگا چونکە کۆمەلگا ئەگەر دەسەڵات و سیاسەت بیر لەوە نەکاتەوە مەساڵحی بەرژەوەندی ئابووری خۆی نەخاتە دوای بەرژەوەندی کۆمەلگاوە ئەبێ ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی بۆ پرسە هەستن جێگەی ئەوان بگرنەوە چونکە کۆمەلگا چاوەڕێی ئەوە ناکا کە دەسەڵات پێگای پێی ناگای یان ژیانی ئەوان چاوەڕێی ئەوە ناکا بەڵکو لە بەردەم ژاری وا هەیە قورسایی ژیان و بەردەم پرسە گەورەکانی خۆیانان بۆیە گرنگە ڕێکخراوی خزمەتگوزاریش ناو کۆمەلگایە برەی پێ بدرێ بواری خزمەتیش لە بواری ناوکایی ڕێکخراوەکان نابێ خاڵی سێهەم لەوەی ڕێکخراوەکان کە کاری لەسەرکەن بریتە لە هەڵمەتی هۆشیاریان هۆشیارکردنەوەی تاک لە ناو کۆمەلگایە چاودێری خزمەتگوزاری هۆشیاری ئەم سیانە زۆر گرنگن بۆ ڕێکخراوەکان بە جیاوازی بیر و ڕاو بە جیاوازی ئاراستەی بیرکردنەوە بە جیاوازی ئایدیا و بە جیاوازی قەناعەت و مەبدە و مەزەبەوە بە جیاوازی ئاراستی سیاسیەوە پێکەوە لەم سێ بوارەیە هەنگاو هەڵگرن چونکە هەر کۆمەلگایە کە تۆ ئەتیایە ئەژیت هەر شار و شارۆچکەیەک ڕێکخراوی تیا هەیە لەم سیاد بوارە محتاجە لەم سیابوارە پێویستی بەوە هەیە کە خەڵک دەستی پیانەوە دەمی پیانەوە بێ ئاگان لێبێ فەلسەفەی کاری ڕێکخراوەی لە هۆشیاری تاکە خۆی بینێتەوە لە هۆشیاری کۆمەلگایە خۆی بینێتەوە کە بزانێت چی ئەکاتە دەمڕاستی خۆی چی ئەکاتە سەرڕاستی خۆی و ڕێکخراوەکان چۆن ئەتوان ببنە پێگە و جێگەیەکەوە جێگای ئومێد بن لە کۆتایە ئاڵێن ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی هێزی کار و هێزی فشارن نەک بڕیار ئێمە زۆر جار ئەو ڕوئیامان هەیە ئەڵێن ڕێکخراوەکان چیان کردووە بەوەی کەوا ئەم گۆڕانکاری بکات بڕیاریان بەدەست نییە بەس هێزی فشارن هێزی کار و هێزی کردارن ئەبێ ئەم تەسەوڕەمان لا دروست بێت بەڕێزان لە هەر شوێنێکە سەرمایەدار و سیاست پێکەوە دەستیان کرد بە یەکتریا ئەبێ ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی لێرە لە بەدەمیانە بۆستن پێیان بڵێن سەرمایەداری و سیاسی پێکەوە کە کۆ ببوونەوە ئەوە ژیانی کۆمەلگا ئەکەوێتە خەتەریاتەوە لە زۆر لە وڵاتەکان ئاگەر سەیریکەین یان لە هەندێک شوێنە هەیە سەرمایەدارەکان لەگەڵ ڕێکخراوەکانی کۆمەلگا بەشێکن لە فشار بۆ دەسەڵات یان هەندێک جار ڕێکخراوەکان لەگەڵ دەسەڵاتە فشارن بۆ سەر سەرمایەدار بۆی خزمەتی کۆمەلگا بکەن بەڵام کارەسات لەوایە لەو شوێنانە دروستە بێ کاتێک کە سەرمایەدار و سیاست تێکەڵ بکرێ بەرامبەر بەکاری کۆمەلگا ئەمە گرفتەکە دروستەکات بۆیە ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی لە ئێستا پێویستەکە ئەو هێزە فشارە بن ئەو شێوازی کارە هەڵبژێرن کەوا ببن بە بربەستێک لە بەردەم سیاست و سەرمایەداریە کە تێکەڵ بکرێن بۆ هیوای شتێکمان وتە بێ لەم ماوەکەیمە لە بەردەستمانایە لەسەر کار و کایی ڕێکخراوی کۆمەلگای مەدەنی لە شارە زوورا و ڕێکخراوی ئایداژێکەوەی لەو ڕێکخراوانەی کە لەم سیادانانەیەکەوە باسمان لێوە کرد بتوانێت جێگە دەستی خۆی بکاتەوە و ئومێدیش ببەخشێتەوە بە هەموو لایەک ئینشاء الله وەسەلام عەلەیکم وەرەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه دەستی خۆش بێ مامۆستاگیان زۆر سپاس ماندوو نەبێ ئێستاش مامۆستا هاوکار ئەزیێت نەبێ ئەگەر لەو ماوەی دیاری کراوە بتوانی ناوڕۆکی بابەتەکە پێشکەشکەی سپاس دەکەین بەناوی خۆی گەورە و میرەبان سڵاوتان لێبێ و ئێوارەتان باش بەڕێزان دەستخۆشیم لە ڕێکخراوی ئادا و پیرۆزبایی لە دامەزراندنیان و خۆشحاڵم کە ئەمڕۆ لە قەزای شارە زوورە و قەزایی کە من تەمەنی مناڵی و گەنجیم تیا بەسەر بردووە لێرە لە خزمەتتانم بە گەورەی خۆتان بەبێ ئەدەبی مەزان کە من لە حزوری ئەوە قسەکەم لە بەروی بەشێکتان مامۆستا و بەشێکتان هاوڕێم بوون ڕەنگە و حەق نەدەم بەخۆم قسە لەگەڵ بەڕێستان بکەم لەم پێگەیەوە
بەڵامی تر ئوسوڵی کارەکە وایە کە من لە خزمەتان نابم. هەردوو بەڕێزان زۆر بەباشی قسان لەبارەی ڕێکخرا و ئەرک و مەهامەکانی ڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنی کرد. ئەوەی کە من ئەمڕۆ ئەمەوێ قسەی لەسەرکەم کۆمەڵگەی مەدەنی ئەم کۆمەڵگە مەدەنی کە بەڕێزان باسییان کرد لەگەڵ میدیایە وەکو دوو هاوبەش و دوو شەریکی استراتیژی لە ئاراستەکردن و لە ئەنجامدانی کارەکانیاندا. هەمومان نەزانین میدیا کاتێک کە باسی میدیاکەین لە نێوان دوو کەوانە باسی مەفهومە عام ئەساسیەکەی میدیاکەین، نەک لەگەڵ ڕێزم ئەم شەڕەدەنووکەی کە ئێستا بینین لەسەر هەموو قەزەیەک ئێمە شەڕەدەنووک و باڵبادان و شەڕی ڕاگەیاندنی میدیاکان دەبینین لەبەرەوەی بوونەتە میدیای حیزبی. کاتێک قسە لەسەر میدیاکەین خەیاڵمان بۆ ئەم میدیانە نەچێت کە شەوانەیان بینین، خەیاڵمان بۆ ئەساسی مەفهومە میدیایەکە بچێت کە لە بنەڕەتدا ئەبێ هەبێت. هەمومان دەزانین میدیا بریتێ لە ئامڕازی گواستنەوەی هەواڵ و زانیاری و بڵاوکردنەوەی وشیاری و چاودێریکردنی لایەنە فەرمیەکانی هەم حکومی هەم ناحکومی و چاودێرێکی گشتیش لە کۆمەلگایە. بۆچی؟ بۆ ئەوەی لە کۆتاییە لە پێناو چاکەی گشتیە کارەکانی ڕەنگ بداتەوە. بەرامبەر بەوەش کۆمەڵگەی مەدەنیمان هەیە کە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی یان کۆمەڵگەی مەدەنی بە گشتیەک بێتەوە کە دواتر باسی یەکەین بۆچی یەکەین بە دوو بەشەوە. کۆمەڵگەی مەدەنیش بە هەمان شێوە ئەساس و بیرکردنەوە لە کۆبوونەوەی خەڵکانێک لە دەستە جەمعی نخبەوی بە هەمان شێوە کارکردنە بۆ چاکەی گشتی، کارکردنە بۆ چاودێری، کارکردنە بۆ وشارکردنەوە. کەواتە ئەمە مانگەێنێ بەوەی ئەم دوو پایە ئەساسیەی کۆمەڵگەیەکی مۆدێرنی دیموکراسی پێشکەوتوو ئەبێ بە یەکەوە هاوبەشی استراتیژی بن، ئەبێ بە یەکەوە کار بکەن، ئەبێ بە یەکەوە تەنسیقیان هەبێ، هەماهەنگ بن بە یەکەوە بە چەند فەقەرەیەک باسی یەکەین. هەماهەنگیەکانیان کامانن و ئەکرێ لە چیان نزیک بن، ئەگەر نزیک بن نزیک نەبن لە یەکەوە تەحەدیاتەکانی بەردەمیان کامانەیە کە ئەکرێت زەرەری گەورەیان لێ بدات. میدیا کۆمەڵێک مەهامی سەرەکی هەیە کە گەیاندن و ئاگادارکردنەوەی ڕایگشتیە لە هەواڵ لە زانیاری و لە گەیاندنی ئەو هەواڵانەی کە ڕۆژانە لە دەوروبەر ڕوو ئەدات و پەیوەستە بۆ کۆمەڵگەیەوە. ڕێنمایی و هوشیارکردنەوەی کۆمەلگا لە کاتە پێویستەکاندا و بەردەوام ئەپدێتکردنەوەی کۆمەلگا بە هوشیاریە نوێیەکانی کۆمەلگەی مەدەنی و پەروەردەکردن و ئاراستەکردن بەشێکی سەرەکیە لە کاری میدیا. بیرمان نەچێت ئێمە لەبەرەوەی نەتەوەیەکین، هەموو نەتەوەکان کاتێکە پیرۆزیەکانی خۆیان باسەکەن لە ڕووی زمان، لە ڕووی کلتور، لە ڕووی پیرۆزی ئاینی و پیرۆزە نەتەوەیەکانیانەوە پێویستیان بەوەیە ئامراز و کەرەسە و وەسیلە هەبێ بۆ ئەوەی کۆمەلگا پەروەردە بکات، نەوەکانی کۆمەلگا پەروەردە بکات لەسەر پاراستنی ئەو بەهایانە. بەشێکی ڕەنگە لە قوتابخانە و لە زانکۆکان، بەشێکی ڕەنگە لە خێزان، بەشێکی ڕەنگە لە گەڕەک و لە خوێندنگە ناحکومی و کەڵم ناحکومی بەس ئەهلی نییە ئەو خوێندنگایانی کە جۆرێک لە جۆرەکان ینی تاکی پیشەیی بەرەمەێنن. لەپاڵ ئەمانی شاڕەنگە میدیا ئەرکێکی زۆر گەوری لەسەرشان بێ بۆ پەروەردەکردنی تاکی هۆشیار بە زمانی خۆی، بە کولتوری خۆی، بە نەریتی خۆی، بە بەهاکانی خۆی. ئەمانە کۆمەڵێک ئەرکن کە میدیا بێ بەڕاستی جێبەجێ بکات و ئەرکی سەرەکی و سەرشانی میدیایە. میدیا لە کۆی جیهانە ئەوەی کە هەیە ینی ڕاستە ڕەنگە هەندێک میدیای تر هەبێت، بەڵام بەگشتی دابەشە بێ بەسەر 5 جۆر لە میدیایە. میدیایەکیان میدیای دەوڵەتیە، میدیایەکی ترمانەیە میدیای حیزبی و سێبەری حیزبەکانە کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لە وڵاتانی عەرەبی و تایبەتر لە عێراق و تایبەتر لە زۆنی خۆمان زۆر باش هەستی پێیەکەین لە سنووری هەرێمی کوردستان زۆر باشتر هەست بە میدیای حیزبی و سێبەری حیزبەکانەکەین. میدیای ئەهلی و ئازاد بە هەمان شێوە لە جیهانە یەکێکە لەو میدیانەی کە کاری خۆیەکان لە ژێر ئەو پایانەی کە باسمان کرد. میدیای بازرگانی هەیە کە بازرگانەکان سەرمایەدارەکان میدیایەک دروستەکەن بۆ گەیاندنی پەیام و دیدی بازرگانی و ڕیکلامی کاڵاکانی خۆیان لە چوارچێوەی بەرهەمە میدیایەکانیاندا. میدیای کۆمەڵایەتی و ناوچەیش لە ئێستاە کە سۆشال میدیا بە شێوەیەکی بەرفراوان باڵی کێشاوە بەسەر کۆمەلگایە. پێم وایە ئێوە زیاتر لە هەر کەسێک هەست بەوە ئەکەن میدیای ناوچەیی، میدیای کۆمەڵایەتی لە شارە زۆر پێگەیەکی باشی هەیە، لە سید سادق، لە هەڵەبجە، لە هەورامان، لە سلێمانی لەمانە ئیبینین میدیای ناوچەیی باش ئێستا دروست بوون و کاریگەریان هەیە. ئەمانە تا ڕادەیەکی زۆر دوورن لە میدیاکانی ترەوە و زیاتر لە سۆشیال میدیا کاری خۆیانەکەن و پەیامی ناوچەیی خۆیان نەگەێنن. ئەم میدیایانە
کۆمەڵێک ئەرکیان لەسەر شانە کە وشارکردنەوەی کۆمەڵایەتیە وشارکردنەوەی کۆمەلگایە چاودێریکردنی دام و دەستگاکانی حکوومەتە چاودێریکردنی کۆمەلگایە بە ئاراستەکردنی چاکەی گشتی و گەیاندنی هەواڵ و زانیاریە لە سنوورە دیاریکراوەکەی کاری خۆیاندا ڕەنگە میدیایەک بۆ میدیایەک جیاواز بێت میدیایەک بۆ میدیایەک سیاست و ئەجەندای جیاواز بێت بەڵام سەرنجام گەیاندنی هەواڵ و زانیاری لای هەموو میدیاکان هەرەبێ هەمان مەفهوم بێت کاتێک کە هەمان مەفهوم نابێت ئەم فۆزایل دەکەوێتەوە کە ئێستا بینین بەداخەوە بینە سەر کورتێک لەسەر کۆمەلگای مەدەنی دواتر بیان بەسینەوە بەیەکەوە کۆمەلگای مەدەنی بریتێ لە تۆڕێکی فراوانی کەسێتی و ڕێکخرا و گروپی خۆبەخشی سربەخۆ کە کار دەکەن بۆ گەیشتن بە کۆمەڵێک بەرژەوەندی هاوبەش و چاکەی گشتی بۆ بەرگریکردن لە بەهاکان و پێشکەشکردنی خزمەتگوزاریە گشتیەکان لە ئاراستەکردن لە وشیارکردنەوە دوو جۆر کۆمەلگای مەدەنی هەیە لە ئێستای واقعی کوردستان ئاگەر سیر بکەین لە کۆی جیهانە هەردوو جۆرەکەی ئەم کۆمەلگا مەدەنیە بەگشتی ئەبینرێت بەشێکیان ڕێکخراوە فەرمی و دیار و ناسراوەکانی کۆمەلگای مەدەنین وەک مامۆستا باسی کرد ناسراون دیارن خاوەن کەسێتین خاوەنی معنەوی خۆیانن خاوەنی کەسێتی معنەوی خۆیانن ئەمانە ناسراون و لە ناو کۆمەلگەدا بەردەوام چالاکیان هەیە کاریان هەیە ناسراون خەڵگەزانێکیان خەڵگەزانێ بە چه ئاراستەیە کارەکەن خەڵگەزانێت لە چه پسپۆڕیە کارەکەن بەنمونە پەروەردەیە ژینگەیە ئاینیە کۆمەڵایەتیە ڕێگاوبانە هەموو ئەو بوارانەی کە کایە جیاوازەکانی کۆمەلگەن ئەم ڕێکخراوانە کاری تێدا دەکەن و اختصاص و پسپۆڕی خۆیان جیا کردوێتەوە بەشێکی تر لە کۆمەلگەی مەدەنی ئەو کۆمەلگە مەدەنیە ناڕێکخراوەیە کە لە کاتی پێویستیدا سەر هەڵەدات لە کاتی چۆنەڵێ لە کاتێکی دیاریکراوە سەر هەڵەدات دزین دوترین نمونە بێنینەوە ئەم ڕووداوەی بەداخەوە کارە ساتێکە لە چەمچەماڵ ڕوویدا ڕێکخراوە فەرمیەکان ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی ئەوانەی ناسێنراون وەک مامۆستا باسی کرد لە چوارچێوەی تۆڕی ڕێکخراوەکانە بۆ خۆیان هاتنە مەیدان و کەمپەینیان ڕاگەیان پشتیوانیان دەربڕی کاریان کرد بۆەوەی خزمەتی ئەو خەڵکانە بکەن بەڵام لە تەنیشت ئەوانە کۆمەلگەیەکی مەدەنی تر هەیە کە بەدەر لە ڕێکخراوەکانە بنمونە مامۆسایانی ئاینین کەسایەتی دیاری کۆمەڵایەتین مامۆسایانی زانکۆن ڕۆشنبیرانن نووسەرانن هەر کەسێکن کە لە کۆمەلگەداهەن ئەمانە لە چوارچێوەی ڕێکخراوێکی منەظەم و ڕێکخراودا کار ناکەن بەڵام بەهۆی حەدەسێکەوە بەهۆی ڕووداوێکەوە سەرەکەن بە یەکا مشورێگە خۆن بۆ ئەوەی کارێک بکەن ئەمانش بەشێکی سەرەکین لە کۆمەلگەی مەدەنی پێویستە ئەمانیش ببینرێن چۆن ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی ئەبینرێن ئەم گروپە کۆمەڵایەتیە ناڕێکخراوانەش ببینرێن کە لە کاتە هەستیارەکاندا ئەبینرێن بەنمونە کاتی بوومە لەرزەکەی ساڵی 2016 و 2017 دەربەندی خان ئەگەر بیرمان بێت لە سنووری قەزای شارە زۆر و هەڵەبجە و هەورامان و سلێمانی هێندەی کە گروپە ناڕێکخراوەکان توانیان کار بکەن بۆ پشتیوانی و کۆکردنەوەی هاوکاری و کۆمەکردن لەو قوربانیانە و لەو لێقەوماوانی کە بەهۆی بوومە لەرزەکانەوە هاتنەبوون ڕەنگە ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی نەیانتوانی بێ هێندە کار بکەن کەواتە ئەمانیش جێگەی ئەوەن کۆمەلگەی مەدەنی چاوی لەسەر ئەو گروپانە ڕێکخراوانەش بێت لەبەرەوەی ئەوانیش بەشێکی زیندوی ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی و کۆمەلگەی مەدەنی بەگشتین کۆمەڵێک تایبەتمەندی هەیە کە کۆمەلگەی مەدەنی بەگشتی هەم بە ڕێکخراوەکان هەم بە ناڕێکخراوەکانەوە بێتیایە بێت بابەتی سربەخۆبوون هەر کاتێک کە کۆمەلگە سەیری کرد ڕێکخراوێ یان گروپێکی کۆمەلگەی مەدەنی سربەخۆیانە و ناحیزبیانە و بەبێ ئینتیمای سیاسی کارەکات زیاتر لێ کۆ بێتەوە زیاتر متمانەی پێبەخشێت زیاتر کارەکات بۆ ئەوەی لەوێ خۆی ببینێتەوە بەڵام کاتێک ڕێکخراوە حیزبیەکان کە بەداخەوە ئێستا هەموو حیزبەکان دەیەهار ڕێکخراویان بۆ خۆیان هەیە کە ڕەنگە وەکو حیزب مافی خۆیان بێت بەڵام ڕەنگە مافی ئەویان نەبێت بە ناوی ڕێکخراوی کۆمەلگەی مەدەنی سەرفەوە قسە بکەن هێندەی کە ئەو ڕێکخراوانە ئێستا زاڵن ڕەنگە خەڵکانێک سڵیان لێ بکات لێیان نزیک نەبێتەوە بە ئیمکانێت و ئیمتیازاتی زۆریشەوە ڕەنگە ڕازی نەبێت لە ڕێکخراوانە کار بکات لەبەرەوەی ئەزانێ ئەوان سەربەخۆ نین کەواتە سەربەخۆبوون خاڵێکی گرنگ و ئەساسی و پایەیەکی گرنگە بۆ هەر ڕێکخراوێکی کۆمەلگەی مەدەنی فرەچەشنی ئەو ڕێکخراوانەی کە کار دەکەن لە بواری مافی مرۆڤ ژینگە پەروەردە فریاگوزاری ڕۆشنبیری تەندروستی خێرخوازی ئازادی ڕادەربڕین و ئازادی وتن و وشە هەموو ئەم ڕێکخراوانە کە هەبوون و خەڵک هەستی کرد سەربەخۆییان تایە هەر یەکەمان لە کۆمەلگەدا خاوەنی پسپۆڕیەکین بۆ خۆمان خاوەنی بیرکردنەوەیەکین خاوەنی جۆرێک لە کارکردنین کەواتە خۆمان لە ژێر چەتری یەکێک لەو ڕێکخراوانەدا یان لەو بەشانەی کۆمەلگای مەدەنیدا دەبینینەوە کە کار دەکەن لە بوارە جیاوازەکاندا ڕەنگە کەسێک لە بواری تەندروستی خۆی لە چوارچێوەی ڕێکخراوێکی کۆمەلگای مەدەنی ببینێتەوە لە بواری پەروەردەی بە هەمان شێوە لە بواری ژینگەیی بە هەمان شێوە لە بواری ئاینی و کلتوری بە هەمان شێوە توانەکانی خۆی پەرە پێ بدات
سیر دەکەی کۆمەلگا بۆ خۆی بووەتە بەشێک لە کۆمەلگەیەکی مەدەنی بۆتە بەشێک لە چالاکی مەدەنی لە چوارچەوەی هەم ڕێکخراوەکان هەم گروپەکانی ناڕێکخراودا یەکێک لە سیماکانی ڕێکخراو و کۆمەلگەی مەدەنی بەگشتی کاری گشتیە بۆشاییەک هەیە لە نێوان دەسەڵات و کۆمەلگەدا ئەبێ کێ پڕیکاتەوە ئەبێت چۆن وتمان میدیا بەشێکی پڕ بکاتەوە ئەبێت ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی و کۆمەلگەی مەدەنی ئەم بۆشاییە پڕ بکاتەوە کاتێک هاوڵاتێک لە قەزای شارە زۆر دەنگی ناگات بە قایمقام بە سەرۆکی شارەوانی بە سەرۆکی فەرمانگەیەک ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی و گروپەکانی کۆمەلگەی مەدەنی مکەلەفن بەوەی کە ئەم خەمانە بگەێنن بەلایەنی دەسەڵات بە دەسەڵاتداران بە دەوڵەتداران بۆ ئەوەی لە چوارچێوەی کارێکی گشتی و دەستە جەمعیان ڕێک بخرێت پەیامەکە بگاتە شوێنی خۆی و ئەو گرفتەی کە هەیە چارەسەر بکرێت ڕێکخراوی کۆمەلگەی مەدەنی یەکێک لە مەهامە سەرەکیەکانی ئەم حەلقەی وەسڵەیە لە نێوان کۆمەلگا و دەسەڵاتدا بە جۆرێک کە هەم سەر بەخۆی خۆی بپارێزێت هەمە چەشنی خۆی بپارێزێت وەک دوو خاڵی سەرەتا کە باسمان کرد میدیا و کۆمەلگەی مەدەنی ئەگەر لێکیان بدەین ئیتر لێرەوە باز لە پێکەوەبوونەکەیان نەکەین زۆر کادەوترێت میدیا بریتە لە دەسەڵاتی چوارەم دەسەڵاتی دادوەریمان هەیە دەسەڵاتی یاسادانانمان هەیە دەسەڵاتی جێبەجێکردنمان هەیە زۆر ئەوترێت میدیا بریتە لە دەسەڵاتی چوارەم بەڵام بەڕاستی بەس میدیا دەسەڵاتی چوارەم نییە میدیا و کۆمەلگەی مەدەنی دەسەڵاتی چوارەمە لەبەرەوەی مەهامەکانیان ئەرکەکانیان لە سەدا هەشتا هاوشێوەن بەشێکی زۆری کارەکانیان و ئەرکەکانیان ئەبێ بە یەکەوە بن ئەبێ تاوکەری یەکتری بن لەبەرەوەی چاودێریکردنە وشیاریکردنە پەروەردەکردنە ئاراستەکردنە هەموو ئەم ئەرکانە هەم میدیا جێبەجێیەکات هەم کۆمەلگەی مەدەنی جێبەجێیەکات کەواتە ئەکرێ بڵێن کۆمەلگای مەدەنی و میدیا بە یەکەوە ئەبرێ دەسەڵاتی چوارەم لە کۆی پرۆسەی سیاسی و پرۆسەی دیموکراسی و پرۆسەی حکومڕانی و پرۆسە کۆمەڵایەتیەکەدا پەیوەندی نێوان میدیا و کۆمەلگەی مەدەنی پەیوەندیەکی نەک پێویست پەیوەندیەکە یەکێکە لە کۆڵەکە زۆر سەرەکی و زۆر گرنگەکانی کارکردنی هەردووکیان لەبەرەوەی ئەگەر پەیوەندیان نەبێ بە یەکەوە بپچڕێن لە یەک کەواتە بەشێکی زۆر لە تای تەرازوەکە لاسەنگە بێت ئەم تای تەرازوەکە کەوێ بە لایەکە کە لایەکەی تر هیچ قورساییەکی نامێنێ هیچ کاریگەریەکی نامێنێ میدیا و کۆمەلگەی مەدەنی بە یەکەوە ئەتوانن هۆشیارکردنەوە و پاڵنەری کۆمەلگە بن لە ڕووداوەکاندا لە کاتی پێویستدا لە چاکەی گشتیدا لە کۆی پرۆسە گشتیەکەدا ئەتوانن هۆشیارکردنەوەی کۆمەلگا و پاڵنەری کۆمەلگە بن بۆ کاری چاکەی گشتی و داڕشتنی ڕایگشتی میدیایە ئەتوانێت ئەم ئەرکە بگرێتە ئەستۆوە کۆمەلگەی مەدەنیە ئەتوانێت ئەم ئەرکە وەکو خۆی بگەێنێتە پایان کە بەیەکەوە ئەتوانن ببنە بەشێکی سەرەکی لە دروستکردنی داڕشتنی ڕایگشتیدا ڕایگشتی کەی دروستەوێت لە کۆمەلگادا ئەگەر بیرتان بێت لە ساڵانی پێشوو کێشەیەک لەسەر بەشێک لە زەوی وزارەکانی قەزای شارە زوورە بوو لە میدیا زۆر باش وروژێنرا کۆمەلگەی مەدەنی و ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی توانیان زۆر باش بێنە مەیدان جومژوڵێکی زۆر باش دروست بکەن ناڕەزایەتیەک دروست بوو بەشێکی زۆر لە میدیاکان هەمەوانەی کە لەم سنوورە کارەکەن هەمەوانەی کە لە سنوورەکانی سلێمانی هەڵەبجە کارەکەن هاتنە مەیدان توانیان پەیامەکە بگەێنن بە جۆرێک کە پرۆژەیەک ڕاگیرا ینی یەکێک لە پرۆژەکان کە بڕیاری لێدرا بوو ڕاگیرا لە زۆر شوێن بینیومانە کاتێک کە کێشەیەک دروست دەبێت کاتێک کە ئاڵنگاریەک دروست دەبێت لە کۆمەلگادا کاتێک گرفتێک سەرەڵەدا کاتێک مافی گشتی ئەخورێ و پێشێلەکرێ ئەوە میدیا و ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنین کە ئەتوان بەیەکەوە سەر بکەن بەیەکەوە ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی کەیسەکە بجوڵێنن میدیاژ وەکو بەشێک لە پرۆسەکە کاری لەسەر بکات لە چوارچێوەی هەواڵ لە چوارچێوەی راپۆرت لە چوارچێوەی لێدوان لە چوارچێوەی وەرگرتنی وتەی لایەنە بەرپرسەکان و ڕوونکردنەوەی گرفت و کێشەکە ئەتوانن بەیەکەوە ببنە بەشێک لە چارەسەرکردنی کێشەکە و گەیاندنی کێشەکە بە لایەنە پەیوەندیدارەکان میدیا ئەم ئەرکانەی لەسەر شانەکە پاڵپشت و پشتیوان و سەپۆرتێکی باشی کۆمەلگەی مەدەنی بێ کۆمەلگەی مەدەنی هەر کارێک بکات ئەگەر میدیا پاڵپشتی نەبێت پشتیوانی نەبێت ڕووماڵی نەکا نەیکا بە هەواڵ کۆنتاکت و تەنسیقی لەگەڵی نەبێت ڕەنگە پەیامەکەی کۆمەلگەی مەدەنی و ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی لە سنوورێکی داخرا و لە سنوورێکی جوگرافی بچووکە بمێنێتەوە بەڵام کاتێک حەدەسێک بێت کۆمەلگای مەدەنی ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی لەسەر بابەتێک مانگرتنێک خۆپیشاندانێک گردبوونەوەیەک ئەبینین لە ساڵانی ڕابردوو بینیومانە خۆپیشاندانەکانی مامۆستایان خۆپیشاندانی تەندروستکاران خۆپیشاندانی چین و توێژە جیاوازەکان کاتێک کە میدیا ڕووماڵیەکە و دێتە مەیدان ئەیگوازێتەوە خەڵکێکی زیاتر ئەیبینێت هەموو کۆمەلگا ئاگادارە بێتەوە لێی بەڵام ئەگەر لە هەڵەبجەی شەهید هەڵەبجەی تازە سەی سادق دەربەندی خان
لە هەر یەکێک لەم شوێنانە گردبوونەوەی ڕووبدا ڕەنگە لە جوگرافیایەکی بچووکتر هەستی پێ بکرێ و پێ بزانرێ ئەگەر میدیا دەنگدانەوەی بۆ دروست نەکا و نەیکاتە بابەتێکی گشتی و ڕووماڵی نەکات. کۆمەلگەی مەدەنی بەرامبەر بە میدیا کۆمەڵێک هەم ئەرکی لەسەرە هەم ڕۆڵی هەیە، ئەویش کۆمەلگەی مەدەنیە بێتە بەشێک لە سەرچاوەی زانیاری بۆ میدیا. هەمومان ئەزانین ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی لە بواری گەندەڵی، لە بواری نەبوونی خزمەتگوزاری، لە بواری پێشەلی مافی مرۆڤ، لە بواری ئازادی ڕادەربڕین، لە بواری کەم تەرخەمیەکانی ژینگە ڕەنگە زانیاریان لابێ، ڕەنگە داتایان لابێ، ڕەنگە ئاسانتر زانیاریان بەدەست بگات بە حکمی ئەوەی بڵاو بوونەتەوە بەناو کۆمەلگایە. وەکو میدیا تەنها نین، ئەمان توێژێکی زیاتریان لەگەڵە، خەڵکانێکی زیاتریان لەگەڵە، تۆڕێکیان هەیە، ژمارەیەکی زۆر ئەندام یان لقیان لە شوێنەکان هەیە، ئەتوان ئاسانترین دەستیان بگا بە زانیاری. پێدانی سەرچاوەی زانیاری یەکێکە لە ڕۆڵە زۆر گرنگ و کاریگەرەکانی کۆمەلگەی مەدەنی کە بیگەێنە بە میدیا بۆ ئەوەی بتوانن بەیەکەوە زەجەیەکی ئەلامی لەسەر دروستکەن، بتوان بێکەوە بیگەن بە ڕای گشتی و ڕایەکی گشتی لەسەر دروستکەن. هاوبەشی لە گۆڕانکاریە، گۆڕانکاری لە فکر، لە ئایدیا، لە پەروەردە، لە کللتور، لە ئەو بابەتە گرنگانەی کە پەیوەستن بە کۆمەلگاوە بە تەنها میدیا ناکرێت. بێ کۆمەلگەی مەدەنی، ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی پشکی شێریان هەبێت لە پاڵپشتیکردنی میدیاوە، لە پێدانی سەرچاوە و ڕەگەزەکانی هەواڵ و راپۆرت و زانیاری بۆ میدیا، بۆ ئەوەی ئەویش بتوانێت بە شێوە میدیایەکە تەوزیفی بکات و بیخاتە بەرچاوی کۆمەلگا بە زمانێک کە کۆمەلگا ئاسانتر بتوانێت لی تێبگا. پاڵپشتیکردنی کۆمەلگەی مەدەنی لە میدیا یەکێکی گرنگ لە ڕۆڵەکانی کۆمەلگەی مەدەنیە لە کاتە هەستیارەکاندا، کاتێک کە فشار لە میدیا ئەکرێ، کاتێک کە سانسۆر لەسەر میدیا دروست ئەکرێ، کاتێک میدیا و میدیاکار ڕوبەڕووی لێدان، ئەشکەنجە، داخستن، زیندانیکردن یان هەر یەکێک لەم حاڵتانە بنەوە کە لە ماوەکانی ڕابردووە بینیومانە، ئەگەر کۆمەلگەی مەدەنی قسە لەسەر میدیا نەکا و پاڵپشتی میدیا نەکات، پێم وایە هیچ کەس نابێت بەرگری لە میدیا بکات، هیچ کەس نابێت بەرگری لە کۆمەلگا بکات، هیچ کەس نابێت بەرگری لە کۆمەلگە مەدەنیەکە بکات کە لە ئەساسا کۆمەلگەی مەدەنی خۆی بێت هاوکاری میدیا بێت. کۆمەڵێک ئاڵنگاری هەیە کە زۆر بە کورتی لەبەرەوەی کات کەماوە باسی ئەەکەین. کۆمەڵێک ئاڵنگاری و تەحەدیات هەیە لە بەردەم میدیا و کۆمەلگەی مەدەنیە کە ئەگەر هەر یەکێک لەم تەحەدیاتانە هاتە بەردەم هەر یەکێک لەم پێگاتانەی کۆمەلگا، ئەم تەحەدیاتانە هاتنە بەردەم میدیا و کۆمەلگەی مەدەنی، ڕەنگە وەگوتمان یەکێک لە تای تەرازوەکە بکەوێت، ئفلیجیەک دروست ببێت. کۆنتڕۆڵکردنی دەوڵەت بۆ هەر یەکێکیان، ئەگەر میدیایان کۆمەلگەی مەدەنی لەلایەن دەوڵەت و لەلایەن دەسەڵاتدارانە و کۆنتڕۆڵ کرا، ئیتر کورتنی خێری ببەخشە، ڕەنگە ناتوانێت پەیام و مەهامەکەی خۆی بگەێنێت. ئەمەی کە باسمان کرد ناتوانێت خاوەنداریتی لە هیچ کام لەم گوتارانە بکات. ئەبینین بە ڕۆژی ڕووناک بەشێک لەو میدیایانەی کە ئێستا هەن لەبەری گوتاری حیزبی و گوتاری دەسەڵاتیە گوازنەوە بوونەتە بڵندگۆی حیزبە دەسەڵاتدارەکان، کەمترین خەڵک ڕەنگە گوێیان لێ بگرێ، ڕەنگە کەمترین خەڵک متمانەی پێیان بێ، کەمترین خەڵک متمانەی بە هەواڵ و زانیاریەکانیان هەبێت، وردە وردە هاوڵاتی ئەتەکێتەوە. یان ئەو ڕێکخراوانی کە ئەیان بینین لە کاتی هەڵمەتەکانی هەڵبژاردن و بانگەشەی هەڵبژاردندا پشتیوانی بۆ یەکێک لە ڕێکخراوەکان، یەکێک لە حیزبەکان ببورن ڕائەگەیەنن، ئۆتۆماتیکی کۆمەلگای تر بە چاوێکی ترەوە ڕەنگە لەیان بڕوانێ، ڕەنگە لەیان دوورکەوێتەوە، ئەو توێژەی کە سوودمەند بۆ لێی و کاری لەگەڵ کردوون وردە و دەلێی دوورەکەوێتەوە. ناپیشەیی بوون یەکێکی ینی خاڵێکی گرنگە لە تەحەدیاتەکانی بەردەم هەم میدیا هەم کۆمەلگەی مەدەنی. تا ئەو کاتە میدیا و کۆمەلگەی مەدەنی گوێ لێ ئەگیرێت کە پیشەیی بوون بپارێزێت. کاتێک پیشەیی بوونی خۆت ناپارێزیت، لە پیشەکەی خۆت لا ئەدەیت، ئەڕۆیت لە پەنا کاری ڕێکخراوەیی، لە پەنا کاری میدیایی داخلیکی کارێکی تری، ئەجەندایەکی تری، جا چه هەواڵگریە، چه سیاسیە، چه حیزبیە، چه ئابووری و بازرگانیکردنە بە پیشە و بە کارەکەتەوە. کاتێکە ناپیشەی بوون لە تۆ بینرا، ئەمە یەکێکە لە ئاڵنگاریە گەورەکان کە ڕوبەڕووی هەردوو لا ئەبێتەوە هەر کامیان جێبەجێ بکات. سێ چوار خاڵ زۆر بە کورتی خەمەڕوو وەکو چارەسەر بۆ ئەم حاڵەتانە ئەکرێت بچووکتری بکەینەوە لە قەزای شارە زووردا میدیا و کۆمەلگەی مەدەنی ئەمەی کە هەیە، بە تایبەت ڕێکخراوی ئادا کە ئێستا قسە لەسەر ڕێکخراوی ئادا ئەکەین، چۆن کار بکەن. دروستکردنی متمان لە نێوان ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی و میدیادا کارێکی زۆر گرنگە. هەدەفەکە لەوەیە کە متمانەتان هەبێ بە یەک، کە ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی و میدیا متمانەیەکی بەهێزە بوو لە نێوانیانە، کەواتە کارەکانی هەردوو لا ئەبنە قورسایی بۆ تەواوکردنی کارەکانی یەکتری و استراتیژی کاری دوولایەنە هەبێت. ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی بە لە بواری هەڵبژاردن، چاودێریکردنی هەڵبژاردن، یعنی هەمومان زانین پرۆسەی هەڵبژاردن پرۆسەیەکە
پێویستی بە چاودێریکردنی ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی و میدیاژ هەیە کاتێک کە هەماهەنگی هەبوو لە نێوان هەردوو لایە ئەمە هەڵبژاردن بەرمونە بێنینەوە کاتێک کە هەماهەنگی هەبوو لە نێوان هەردوو لادا و استراتیژی کاری پێکەوەی هەبوو بە دڵنیاییەوە باشتر ئاکامەکە یێتە بەرهەم و ئەنجامێکی باشتری ئەبێ بەڵام کاتێک کۆمەلگای مەدەنی چاودێر بێت و میدیا نەچێ بەلایە و میدیا چاودێر بێ کۆمەلگای مەدەنی پشتیوانی لێنەکە کەواتە یەکێک لە قاچەکانی جەستەکە ئیفلیجە بێت ڕاهێنانی تایبەتمەند لە نێوان هەردوو لادا هەبێت زۆر گرنگە میدیا و کۆمەلگای مەدەنی بەردەوام ڕاهێنانیان هەبێت بۆ ئەندامەکانی خۆیان بۆ کارکردنی هاوبەش لە نێوان هەردوو لادا بۆ ڕاهێنانیان لەسەر ئەو گوتارە هاوبەشەی کە ئەبێ هەبێت بۆ پاراستنی کۆمەلگا و چاکەی گشتی و ئاراستەکردنی کۆمەلگا بۆ هوشیارکردنەوە دووبارە پیرۆزبایی لە هاوڕێیان لە ڕێکخراوی ئاداکەم ببورن ڕەنگە کەمێک کاتم درێژ کرد بێتەوە بەڵام چەند خاڵێکە بۆ حەزم کرد باسی بگەم تا بگەنە چارەسەر ببورن سەرمێشاندن حتمما وەکو کۆتا پانێڵز ڕەنگە کەمێک ڕەزا قورستر بوو بم بەوەی کە کاتەکەم زیاتر بوو بێت دیسانەوە سپاس بۆ بەڕێستان و سپاس بۆ ئەمەدەبوونی بەڕێستان زۆر سپاس بۆ ئێوەش سپاسانەکەم لە شتان ساغ بێ بێگومانم لەوەی کەوا ناوەڕۆکی بابەتەکانتان سوودێکی گەورە بە ڕێکخراوەکە ئەگەیەنێ و هیوادارن وەکو زۆنی CPD بتوانن هەمیشە دەستان بەم ڕێکخراوە بێت و بتوانن پاڵپشتێکی زۆر باش بوو بۆی بەشتان ساغ بێ